بەڵێ لە تەوەریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لەو ڕێژە خۆڵخاشاکە دەگەن کە ڕۆژانە لە کەرکک دافرە دەدرێت پێویستە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت پێویستە چی بکرێت هەروەها تا ئێستا شارەوانی شاری کەرکک چی کردووە تاوەکو ئەم ڕێژە خۆراکانی کە وەکو باز دەکرێت ڕۆژانە هەزارچەند خۆراک یاخود پاشماوە خۆڵخاشاک لە کەرکک فرێ دەدرێت تاوەکو هەم هاوڵاتیان تەندروست بن هەم شنگێکی تەندروست بێت بتوانن ڕێچای بکەن بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وردەکاری ئەم بابەت دەکەین کە ئەمڕۆ میوانداری دکتۆرە پاکیزە فواتمان کردە پسپۆری مایکرۆبالۆجی کە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ دکتۆرە، سپاس بۆ ئامادەبوونن، سپاس بۆی کە بەشداری لە بەرنامەی بانی باش کوردستان. مێ دەستپێکی پرسیارەکەم بەم جۆرە بێت لە ئێستادا کەوکو باز دەکرێت ڕۆژانە هەزارچەند خۆڵ و خاشاک و هەروەها خۆراک و پاشماوەکاندا لە کەرکک دافرێ دەدرێت. لە بێگومان لە کەم تا زۆر دەیبینین لە میدیا لە سۆشال میدیا بەپێی سەردانیکردنمان لە شوێنە گشتیەکاندا هەیە و بوونی هەیە. ئەمانە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت لە هەمان کادا تا چەند زیانی تەندروستی هەم بۆ کەسەکە خودی خۆی جاستەی لە هەمان کاتدا بۆ ژینگەشدا هەیە. سڵاو بۆ هەموو لایەک بەیانی باشتان. بەڕاستی ئەمە زۆر خاڵێکی گرنگە ژینگە بەستی ژینگەی پاک ژینگەی تەندروست یعنی ژیانێکی تەندروست بۆ هاوڵاتیان. بەڕاستی ئەو خۆڵ و خاشاکە لە کەرکووکە زۆر بە زەقی بە زیاد لە پێویست دیارە بڵاو بووە لە هەموو لایەکی شارەکە. ئەمە یانیش ئەبێتەوە ئەکەوێتە سەر ئاستۆی هاوڵاتیان لەگەڵ شارەوانی لەگەڵ هەموو لایەکەوە بۆ ئەوەی بڵاوبوونی سەقافەتی پاککردن و ژینگە خۆشویستی ژینگە عفوان. ئێستا ئەوەی ئەبینین بەڕاستی لە کەرکووک کۆکردنی خۆڵ و خاشاک بیستی زۆر کەم بووە. بۆیە بڵاوەتەوە لە هەموو لە سەر شەقامەکان دیارە. ئەوەش بەڕاستی شێوەیەکی زۆر ناشرینە بێجگەلەوەی کە ئەکاتەوە ژیانێکی ناتەندروست و بارەدۆخێکی نەگونجاو بۆ هاوڵاتیان. ئەمە یانی ئەبێ ئەم خۆڵ خاشاکانە ئەبێتەوە هەمانە بەس یەک جێگایەک هین بێ ئەوەیە تەمرە سەحی ئەکاتەوە ژێر خۆڵەکە ئەوەش لەرەی تازەیە. بەڵام ئەوە بەش ناکە نابێ ئێمە یەکسەر باش ماوە خۆڵ خاشەکان یەکسەر ئێمە لە ناوی بدەین. ئەبێ یەکەم جارەوە سەقافەتی ئەوەی بڵاوکەینەوە کە ئەمانە جیاواز بکرێتەوە. ئەمانە بەشی لە ناو باڵان لە مناڵی و ئەتوان بلێن لە خوێندەوەکەکانەوە دەست پێ بکاتەوە ئەم مناڵ فێر بێ مرۆڤ فێر بێ ئەم خۆڵ و خاشاکان ئەمانە جیاواز بکەیتەوە جای کەیتەوە. ئەمە یەشوشەیە، ئەمە نایلۆنە، ئەمانە قۆت و تەنەکەیە، ئەوەیانی پاشماوی خواردنەکانە. ئەمانە ئەبێ هەمووی سودمەند دەبین پێی. ئەمانە سودمەندبوونی ئەوەشە کە ریسایکلینگ دووبارە بەکاری دێن. ئەوە بەڕاستی سەروەت و سامانی کە بۆ ئێمە بە خۆراوی لە دەستەدەین بێجگەلەوەی لە دەستێدەینەوە ژینگەی خۆماش پیسیەکەین. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا ئەمە نابێ یەکسەر خۆڵ و خاشاکەکانیش یەکسەر بکەیتەوە ژێر خۆڵ و نەجاتت بێ. ئەبێ پێشتر مامەڵەی لەگەڵا بکرێ چونکە ئەمە ئەچێتەوە ژێر خۆڵەکە. ژێر خۆڵەکەش تۆ نەمام وشت دانی ئەمانە ئەبێتەوە بۆ ئەوەی ئەو نەمامانە ئەم میکرۆب و ئەو مواد کیمیاویەکانی بیمژێ لە ناو بەرهەمەکانی بێتەوە ئەچێتەوە با بازار مرۆڤ وەریگرێ خواتەوە لێ دەرەکەوێ بە جۆر نەخۆشی لێ دەرەکەوێ. بەڵێ دکتۆرە ئەوەی کە
لەسەر شاشەکەدا پیشان دەدات کە دیمەنی ئەو خۆڵ و خاشەکەی کە بەشێکی سووتێنراوە لە هەمان کاتە دەبینین گواستنەوەی ئۆتۆمبیلی هاوڵاتیان پێدا تێپەڕ دەبێت و بەگشتی شوێنی گشتیە لەوانەیە هاوڵاتیان مامەڵە بکەن بەو شوێنەدا یاخود گواستنەوە و هاتوچیان لەو شوێنەدا هەبێت کە بەم جۆرە دەسووتێنرێت تا چەند تێکەڵ بە ژینگەش دەکرێت تێکەڵ بە هەوای ژینگە دەکرێت لە هەمان کاتدا دەبێتە گواستنەوەی ڤایرۆس بۆ هاوڵاتیان پێویستە چۆن مامەڵە لەگەڵ خۆڵ و خاشاکەدا بکرێت لەوانەیە لەو شوێنەدا بسووتێنرێت دووکەڵەکەی تێکەڵ بە هەوادا بکرێت پێت وایە ڕێگە چارێک بۆ ئەمە چی دەبێت؟ بێگومان ئەوانەی نابێت هەیە لە پڕێکەوە تۆ خۆڵ و خاشاکان هەمووی تۆ بیستێنی چونکە ئەمە تۆ ئۆکسیجنەکە وەرێگریت و ئەبێتەوە ثانی ئۆکسید کاربۆن کە ژەهراویە بۆ مرۆڤ ئەمە لە جیاتی ئەوەی کە نەمان بچنین بۆ ئەوەی هەوای ژینگەی کەرکووک خاوێنی کەین ئۆکسیجین ئامادە بکەینەوە بێژگەلەوەی کە ئێمە کەرکووک شارێکی نەوتیە ئەوانە نەوتشتەوانە ئەسووترێ ئۆکسیجینەکە ئەبە دێن لەسەر ئەوەش خۆڵ و خاشەکەەکانش ئەوستێن ئۆکسیجینی تریشەی بین ئەمە تاسیرە کاتەوە لەسەر تەندروستی هاوڵاتی بێجگەلەوەش کە ئەمە خۆڵ و خاشەکەکان لە دەرەوە ئەوها بڵاو بووە بێجگەلەوەی کە ئەوستێنیش هاتە سوستانی سوستانەکەشی ناگاتەوە ڕادەی کە هەمووی خۆڵ و خاشکە تا بنەوەی بستێنێ میکرۆبەکانیشی لە ناویدا بەس دەرەوەی ئەوستێنێ ناوی ماوە خۆڵ میکرۆبەکان زیاد ئەکاتەوە بە زیادکردنی لەگەڵ ئەو ئاژەڵەکان بڵاوە بێتەوە لە ژینگە ئەکاتەوە هۆی بڵاوبوونی نەخۆشی لە ناو ئەو کۆمەڵەیە بۆ مرۆڤەکان وەکەوەی ئێمە سەگ و پشیلە و مشکە ئەمانە بێژگەلەوەی حەشەرات و ئەوانە هەمووی بڵاوێکاتەوە ئەبێ مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ئەم خۆڵ و خاشەکان بکرێ پێشەوەی وەکەوەی ئاماژەمدا کە دوای ئەوەی جاوەکردنەکەی بۆ سوودمەند بۆ ڕیسایکڵینگ ئەبێ ئەوانش تر مامەڵەی تایبەت لەگەڵا بکرێ ئەمجارە بکرێتەوە ژێر زەوی ئەوانش ئەکرێتەوە ژێر زەوی بۆ ئەو جۆرانەی کە دارزێ ئەتوانێت زەوی بیمژێ دووبارە ئەگاتەوە بۆ ژینگە ئەگەڕێتەوە بۆ ناو خۆڵ ئینسان سوودمەند دەبێت لێ بەڵام بە شێوەیەکی تەندروست. بەڵێ دکتۆرە پێت وایە بەپێی سەرنج و تێبینی خۆت کە ئەو خۆڵ و خاشاکە یاخود پاشماوانەدا کە فڕای دەدرێت دووبارە بەکار بهێنرێتەوە دووبارە حکومەت بتوانێت سوودی لێوەربگرێتەوە لە کارگەکان بینێرە بۆ کارگەکان دووبارە بتوانێت سوودی لێوەربگرێت لە هەم بۆ ناوچەکە و هەم بۆ شارەکەشدا هەم هاوڵاتیان سوودمەند دەبن هەم حکومەتیش لێرەدا قازانجێگەکات. بێگومان قسەی تۆ زۆر جوان و زۆر ڕاستە لە هەموو وڵاتەکانی دەرەوە سێرەکەی ئەم خۆڵ و خاشاکان ملەتەکە هەمووی فێر بووە چۆن جای کاتەوە بۆ ئەوەی ریسایکڵینگ یان دووبارە بەکاری بێنێ ئەمە موادێکی خامە ئەتوانی سودمەندی بێلەی دووبارە بەکاری بێنێ بە شێوەیەکی ئەوە سۆلوەت و سامانێکە بۆ خۆی بێچکە ئەوەی تر حتاکو خواردن و ئەوانە ئەتوانێت بە شێوەیەکدا بنێ بە تەفاعلاتی کیمیاویەکە ئەتوانێت گازی لێوەرگرێ بڵاوی کاتەوە بە پایپەکانە بۆ ماڵەکان بێکاری بێنەوە بۆ دروستکردنی خواردن و ئەوانە لە جاتی غازی ئەو بوتڵەکان کە بڵاوی خەڵکەکایی کرێ. بەڕاستی ئەمە لە جارێکیان پرۆژەیەک هەبوو لە کۆلێج ئەوەمان بەڕاستی بەکاری هێنا دوای ئەوە ڕێستۆرانتەکەی هین خوددابیان ئەوە خوێندکارەکان وەرمانە کرد وەک پرۆژەیەک بچووک داماننا لە حاوەیە گەورە بە تەفاعلاتی غاز دەرەجوو هین موبەقی ئەو یانەی خواردنی خوێندکارەکان بەکاریان هێنا وەک سوتەمەنیەک وەلەو ئێمە کەرکووک شارێکی نەوتیە سوتەمەنی زۆرمان هەیە بەڵام ئەو سوتەمەنی ئێمە بووەتە بە خراپی بۆ ئێمە بەس بۆ پێزبوونی ژینگەمان وەکەوەیە بینین
هەوا و ژینگەی کەرکووک دایمان یەکێ لە دەرەوە لە هەولێریان لە سلەیمانی بێ ئەیبینێ وەک هەڵمێک وەک دوو کەڵێک لەسەر شاری کەرکووک هەیە ئەمەش مرۆڤ وەریەگرێ ئەچێتەوە سیەکانە بێتەوە توشبوونی جۆرە و جۆر نەخۆشی ڕەبوو شێرپەنجە تەنگە نەفەسی خۆشی دڵ نەخۆشی زەخت ئەمانە هەمووی ئەبێتە هۆکارە بۆ نەتەندروستی ژینگە و زیانبوونی تەندروستی بۆ هاوڵاتە. بەڵێ شارەوانی کەرکووک پێجای بەپەی ئەو چاودێریە بۆ بەرامبەر بەو خۆڵ و خاشاک و پاشماوانە کە بتواندرێت هەم لە دابینکردنی شوێندا بۆی کە دوور بێت لە دانیشتوانی ناوچەکە دوور بێت لە هاوڵاتیان بۆیە هەم ژینگە پارێزراو بێت هەم هاوڵاتیان تەندروست بن لە هەمان کاتیشدا لێرە دووبارە ڕیسایکلینی ئەو بابەت و هەروەها ئەو بەرهەمانە بکات کە دەکرێت سوودی لێ وەربگرن. بەڵێ لە ڕاستیە شارەوانی بەتەنیا پێ ناکرێ ئەبێ هاوڵاتیش هاوکاری بکە بێژگەلەوە ئێستا ئەوەی کە ئەیبینین ئەو بنا عەشواییەکان ئەوانە زۆر تاسیری کردووە لە پیسبوونی ژینگە چۆن هینەکەی تاسیری چۆنە سەوزایی لە شار کەرکووک زۆر کەمە ستاندەری سەوزایی عالەمیان هەر شارێک بێ لە 122 بێ سێرەکەن ئێمە لە کەرکووک لە 100یەکە ئێمە پێش 2010 پێش 16 ئۆکتۆبەریش گەیانماتە 104 105 بەڵام دووبارە دابەزیتە 101 ئەمە زۆر کەمە ئەمە هەمووی چیە کاتەوە بەچی سەوزایی نابێتەوە خەڵک خۆڵ و خاشاک لە جیاتەوە نەما بچنێت خۆڵ و خاشاک فرایەدا بەڕاستی ئەوە ئەبێتەوە خۆی پیسبوونی ژینگە شارەوانیش ئەبێ هاوکاری بێ ئەم خۆڵ و خاشەکان بیباتەوە بۆ شوێنێکی تایبەت لەگەڵەوەی ئەبێ هەر لە پارێزگارەوە ئەبێ پارەیەک تایبەت دەرخان بکرێ بۆ پاکوخاوێنی ژینگە ئەمانە هەمووی وەک چێنێک وەک زنجیرێک بەسراوە بە یەکتری ئەمێ پارە تەرخان بێ شارەوانی ئیشکە هاوڵاتی هاوکاری بکە بۆ ئەوەی پاک و خاوێنی شارەکە و ژینگەیەکی تەندروست ئامادە بکەین. بەڵێ لە قسەکاندا ئاماژت بۆ کرد کە ئێستا سەوزایی کەمە بەپێی ئەو ڕۆژەی کە تۆ ئاماژە پێ کرد کەواتە من دەمێ بزانم ئێستا ژینگەی شارەکە لە چ قۆناغێکدایە لە ئێستادا و هەروەها پێ دوایە لە داهاتوودا بەرەو کوێ دەڕوات؟ بەڕاستی زۆر بەرەو خراپی ئەڕوە هاوڵاتیان ئاگایان لە خۆیان دیە تو ئێستا خۆی شارەکە وەکەوەی ئاماژەماندا شارەکە خۆی نەوتیە ئەم گاز و شتەکان کە ئەستێ ئۆکسیجین بەکاربێنێ وەرە ئەمجارە تۆش خۆڵ و خاشاکش فرادی ئەی سوتێنی ئۆکسیجینەکەی تریش ئەوێباتەوە ئەبێتەوە هۆی پیسبوونی ژینگە و ژینگەیەک ناتەندروست بۆ هاوڵاتی بێجگەوەی بڵاوبوونی بەکتریا و ڤایرۆسات و حتا کوکەرۆکان فطریات توش ئەنوا نەخۆشیەکانی پێست دڵ هەموو جۆرێک نەخۆشیەکان نەکە بەس تەنیا ئەوە. بەڵێ لە قسەکانی پێشودا پرسیارێکم لا دروست بوو نامێ بەسەرما تێپەڕێ باست لە هاوڵاتیان کرد کە بتوانن ئەوانیش هاوکاری شارەوانی بکەن کەواتە شارەوانی لێرەدا هەم هاوڵاتیان بتوان هەماهەنگی بکەن لەگەڵ ئەم دوانەدا پێویستە حکوومەت لێرەدا چۆن ڕۆڵ ببینێت لە بتوانێت دابینکردنی بودجێ کە بتوان لەو شارەدا ئەو ڕێژە زۆرەی کە باز دەکرێت ڕۆژانە فڕێ دەدرێت لە خۆڵ و خاشاک و پاشماوەکاندا کەم بکرێتەوە کەواتە لێرەدا حکوومەت چی کردووە؟ بەڕاستی حکوومەت بەڕاستی حکوومەت ئەوە ناکاتەوە دایمەن ئەبێ لەگەڵ کۆمپانیەکانە ئەگەر لە شارەوانی ناتوان فریای ئەوەی هەڵگرتنی خۆڵخاشاک ناکاتەوە ئەبێ لەگەڵ کۆمپانیەکانەوە عقد بکاتەوە بۆ ئەوەی پاکردنی شارەکە بەڕاستی بێجگە ئەوە ئەبێ فێر جێی
ئامادە بکاتەجێ فرەدانی خۆڵ و خاشاک ئەڵکەکە هەروە لەسەر شقام فرێ نەدا بۆ ئەوەی ئاسانکاری بێتەوە بۆ هەڵگرتنی و مامەڵەکردن لەگەڵیان ئەگەر هاوڵاتی بکاتەوە ناو کیسەی خۆڵی تایبەت دانێ لە شوێنێکی تایبەت ئاسانە بێ بۆ شارەوانی یان بۆ ئەو کۆمپانیانە هەڵگردنیش ئاسانە بێ نەک ڕەشەبایەک دێ هەوایەک دێتەوە هەمووی پیسایەکان بڵاوەکە یاخۆت ئەم ئاژەڵانە دێن ئەڕۆن لەسەری ئەگەر نانەخۆن یاخۆت لەگەڵ لەسەری ڕەتە بن دوایە ئەچێتەوە بۆ ماڵان نەخۆشیەکان ئەباتەوە بۆ ماڵان ئەبێ سەقافەتی ئەوەی بڵاو بکەین لە ناو کۆمەڵگای خۆمانەوە لە بیدایەتەوە لە سەرتاوە لە خوێندکارەکانەوە بۆ ئەوەی فێربوون چۆن ئەبێ خۆڵ و خاشەک لەسەر شەقام فرە نەدرێ دوایی جای کەیتەوە بۆ ئەوەی هەریەکی هەڵس بکاتەوە کە شارەکە ماڵی خۆیەتی. بەڵێ کاتە یەکێکی تر لەو مەترسیانەی کە لە خۆڵ و خاشەکەکاندا بوونی هەیە پاشماوە یاخۆ ئەداواتی پزیشکەکانە ئەمە تا چەند کاریگەری لەسەر هاوڵاتیان و مرۆڤدا هەیە. ئەمە ینی گرنگترین خاڵە بۆ ئەوەی خاستە ئێستا کاتی کرۆنەیە کاتی بڵاوبوونی جۆرە جۆر نەخۆشیەکانە ئینسان لەم کاتەیە زۆربەیان لەگەڵ ئەم ژینگە نەتەندروستە خەڵکەکەش حتا خواردنیانش ناتەندروستە بەڕاستی جۆری ژیانیانش ناتەندروستە ئەم نەخۆشیانش هەبێ زیاتر چۆن بڵێ ڕاژەی توشبوونیان بە نەخۆشی زیاترە بێ. ئەمە هەڵەسێن ئەمەی هین نەخۆشخانەکان یاخۆت هین نەخۆشخانەکان لە ڕاستیە هەمووی ئەگەر پیسایی هین بەکتیرۆلۆجی بێ یان ڤایرۆسات بێ ئەی کاتەوە لە ناو ئۆتۆکلێڤە تاقیمێکە ئەمجار ئەنێرێتەوە بۆ مەترەمە ئەوەی ئەیهارێ بۆ ئەوەی پارچەی بچووک بچووک بێ ئەمجارە ئەچێتەوە بۆ مەحرەقەی تایبەت بۆ ئەوەی لە هەر نەمێنێ بە یەکجاری نەجاتی بێتەوە لە میکرۆب و بەکتریاکان ئەمجارە فرە ئەدرێتەوە بۆ تەمرە سەحی تەمرە سەحی بۆ ئەوەی بچێتەوە ژێر خاک. بەڵام ئایا بەس نەخۆشی لە نەخۆشانە هەیە ماڵەکان نەخۆشی تایە خۆت نازان ئێستا کاتی کرۆنەیە زۆربەی ئەسەکەی هەر تەمامکەی لە پرێکۆ فرەدا دەسەری دەستی فرادا هەر لە ماڵەکان ئێستا کرۆنە هەیە حەزکەن حەزنەکەی ئێمە ئازانێ وشتانە پێشەوەی بۆ ئەوەی تەشخیص بێتەوە بۆ خەسخانە ئەمە نەخۆش بووە لە ماڵەوە لە ماڵەوە مناڵەکانشی توش کردووە ئەمان نانەخۆن خۆڵ خاشاکیان فراداتەوە سەر شەقام یعنی تۆ ئەبێتەوە ئەمانە بێتەوە هۆکاری بڵاوبوونی میکرۆبەکاتەوە لە ژینگە. بەڵام ئەگەر ئەو سەقافەتە بڵاو بێتەوە کە بتوانێ خۆڵ و خاشاکی خۆی بە جۆرێکی تەندروست بکاتەوە بە ناو دووسی کیسە لە ناو حاوی تایبەتی خۆی بێ کەی هاتەوە شارەوانی بتوانێت پێ بدە ئەمە ئەبێتەوە بۆ سەرچاوەیەک بۆ ئەوەی کۆنتترۆڵی بڵاوبوونی میکرۆبەکان لە ژینگە. بەڵێ زۆر گرنگە لە ڕکلامکردن. بەڵێ بەڵێ دکتۆرە 16 ئۆکتۆبەر وەکو ڕۆژی جیهانی خۆراک دانراوە بێگومان بەشێک لەو خۆڵ و خاشاک و پاشماوانەش بەشێکی خۆراک لە خۆ دەگرێت پێویستە نەک تەنها لە ڕۆژەدا ئەو ڕۆژە بە تایبەت بکرێت بۆ ئەنجامدانی کار و چالاکی وەروەها سیمیناری جۆرا و جۆر چۆن بتواندرێت ئەو جۆر هۆشیاریاکە لە نێو هاوڵاتیاندا بەربڵاو بێت پاشماوەکان یاخود ئەو خۆراکانی ئەمێنێتەوە ئەو بتوانن ئەو خۆراکە بەکاربێنن کە بەپەی پێویستیە لە دوجاردا نەبێتە پاشماوە و ژینگە لە ژینگەدا بستێنرێت و ژینگەش پیس بکات. بەڵێ
بەڕاستیە ئەو هەتاکو ئەو سەقافەتە ئایا نیشە بێجگە لەوەی کە سەقافەتێکی سودمەند بین لە خۆراکە زیادەکەن ئینسان ئەبێ بەخەی پێویستی خۆی بەکاربێنێ نەبێتە هۆی ئیسرافکردن نەبێتە هۆی زەلەرمەند بێتەوە بۆ اقتصادی شارەکە و وڵاتەکە و بێژگە لەوەش ئینسان هەتاکو ئەوانەی کە هەژان ئەتوانن سودمەند بن لەو خۆراکان بە شێوەیەکی پاک و خاوێن بتوانێت بڵاوی کاتەوە بیبەخشێنێ بۆ ئەوانەی کە پێویستن پێیە زۆر کەس سەرێکی دێتەوە ئەیوێ خواردن بداتەوە بۆ هەژار سەرێکی جۆری خواردن بەخشاندنی ناتەندروستە یاخود تێکشوە خواردنەکە یاخود بە شێوەیەک کراوەیە پیس بووە بە میکرۆبێک یان لەوانەیە ئەو کەسێک کە خواردنەکەی بڵاوەکەتەوە خۆی نەخۆش بێ بڵاوی نەخۆشیەکە کاتەوە لە جاتیەوەی خێر بکاتەوە بە عکسەوە ئەوە شەرەکاتەوە بڵاوبوونی نەخۆشیە کاتەوە لە ناو خەڵکە هەژارەکان بێژگە لەوەی کە خۆی هەژارە ناتوانێ باری تەندروستی خۆی ڕاگرێ ئێمەش دێنەوە ئەم میکرۆبشتانەکانش پێیان بڵاوەکەین تکایە هەرێکی ئەتوانێ لە ماڵی خۆی بتوانێت خواردنی خۆی بەکاربێنێ بێژگە لەوە ئەوانەی تر وەک ئەرزاقی وشک بتوانێت بیبەخشێنێ بۆ هاوڵاتی هەژارەکان. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە پاکی سوات پسپۆڕی مایکرۆبالۆجی سپاس بۆی بشێکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.